رووسیا پلانێکی وڵاتەکەی ئاشکرا کرد بۆ فرۆشتنی ژمارەیەک تانکی جۆری T90 بە حکوومەتی عێراق کە ئەم جۆرە بە خاوەن توانایەکی سەربازی بەهێز ناسراوە و لە دووریەکی زۆرەوە دەتوانێت ئامانجەکانی بپێکێت. پسپۆڕانی رووسیاش ڕای دەگەێنن کۆمپانیای بەرەمهێنەری ئەم جۆرە تانکانە پێشکەوتووە لە رووسیا تەنها بە وڵاتانە دەفرۆشێت کە ئەو پڕی پێویستیان پێێتی. وەک پسپۆڕان ئاماژەی پێدەکەن ئەم جۆرە تانکە بە جۆرێکی پێشکەوتووی دژ بە تانکە پێشکەوتوەکانی ئەمریکادا دەنرێت وەک تانکی ئیبرامز. تانکی T90 رووسی نەوەی سێمی تانکەکانە و لە ساڵی 1993 خراوەتە بواری خزمەتی سەربازیەوە. ئەم جۆرە تانکانە خاوەنی تۆپهاوێژێکە بە پێوانەی 125 ملیم و بزوێنەرێکی 12 پستۆنی هەیە بە هێزی 1100 هۆرس پاوەر. خێرایی ئەم جۆرە تانکە 70 کیلۆمەتر لە سەعاتێکدایە. هەروەک دەتوانێت لەسەر ئاویش بڕوات بە خێرایی 10 کیلۆمەتر لە سەعاتێکدا. توانای ڕێکردنی ئەم تانکەش بە شێوەیەکی بەردەوام لە نێوان 500 بۆ 650 کیلۆمەترە. ئەو وڵاتانش لە جیهاندا کە خاوەنی ئەم جۆرە تانکەن بەدەر لە رووسیا کە وڵاتی بەرەمهێنەریەتی هەریەک لە هندستان و ئۆگەندا و یەمەن و تورکمانستان و سووریا خاوەنی ژمارەیەک تانکی جۆری T90 رووسین و عێراقیش دەچێتە ڕێزی ئەو وڵاتانەی کە خاوەنی ئەم تانکە بن. ڤلادیمیر کۆجین یاریدەدەری سەرۆکی رووسیا بۆ کاروباری هاوکاری تەکنیکی سەربازی لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی ئیزیڤیستای رووسی وتوێتی کۆمپانیای بەرەمهێنەری تانکی T90 پلانی داڕەشەوەکەم کاروان 73 تانکی لەو جۆرە بە عێراق بفرۆشێت. لای خۆشەوە ڤیکتۆر مۆخارۆڤسکی پسپۆڕی رووسی بواری سەربازی وتوێتی ئەم جۆرە تانکە بۆ وڵاتانی وەک سووریا و عێراق زۆر پێویستن چونکە سروشتی ناوچەکانیان نیمچەبیابانە و تانکی T90 بۆ سروشتێکی لەو جۆرە زۆر بەتوانایە کە دەتوانێت لە ڕێگەی موشکی ئاڕاستەکراوە لە دووری تا 5 کیلۆمەتر ئامانجەکانی بپێکێت و دەشڵێ ئەم تانکە خاوەنی تەکنیکێکی بەهێزی دیاریکردنی ئامانجە و هەر ئامانجێک ئەگەر زۆر سەختیش بێت لەلایەن ئەو تانکەوە دیاری بکرێت ئەوە بەدڵنیایە و دەیپێکێت و پێکاوێتی. بەشێکیش لە چاودێران دەڵێن هەرچەندە هەموو سوپایەکی وڵاتانی ئەم جیهانە مافی خۆیانە پەرە بەتوانە سەربازەکانیان بدەن، بەڵام بەهۆی ئەوەی عێراق وڵاتێکی پڕ لە کێشە و ململانەی تائیفی و نەژادیە مەترسی ئەوەی لێ دەکرێت پێش یەکلاکردنەوەی ململانەی سیاسی و پێکهاتەکان لە عێراق ئەم جۆرە تانکە پێشکەوتوانە لە داهاتوودا لولەی تۆپەکانی ئاڕاستەی ململانەی نێوخۆیەکان بگرێت و لە بری سوود زیادی بۆ گەلانی عێراق هەبێت.